لا وڵاتی بەحرین بۆ یەکەم جار پێشانگایەکی هاوبەش بۆ هونەرمەندان کرایەوە کە زیاتر لە 90 هونەرمەندی وڵاتانی جیهان تێیدا بەشدار بوون. ژمارەیەک لە هونەرمەندانی کورد و عێراقیش لە پێشانگاکە تابلۆکانی خۆیان نمایش کردووە. لە وڵاتی بەحرین پێشانگای هاوبەشی هونەرمەندان کرایەوە کە جایدا نزیکەی 90 هونەرمەند بەشدار ببوو. تەمان 90 هونەرمەندە لە وڵاتانی عەرەبی زۆربەی وڵاتان، هەروەها لە وڵاتی رووسیا، لە سردیا، لە ئەمریکا هونەرمەند هەبوو بەشدار بوو. هەرێکەی بە تابلۆ بۆ دوو تابلۆ قەبارەکان جیاوازن. ئەمڕۆ بە حزوری شێخ راشێد کە بەرپرسی مەجلیسی ئاعلای هونەرە لەم وڵاتە ئەو پێشانگایە کرایەوە. حزورێکی باش هەبوو، ڕاگەیەندنەکان سوفەرا و کۆنسولی زۆربەی وڵاتان ئامادە بوون. لە زمانیانە سەفیری عێراق لەگەڵمانە ئامادە بوو لەم پێشانگایەدا. هەڵبەتە پێشانگایە چەند ڕۆژێکە خایەنێت و جەماوەر بەردەوام ئەتوان سەیر بکەن. ئێمە کە هاتوین بۆ ئێرە هونەرمەندانی کورد، جگەل لە من هونەرمەندان چیمەن ئیسماعیل، ساکار فاروق، دکتۆرە نەعیمە محەممەد، سامان ئەبوبەکر، ساڵح نەجار ئامادە بوون. جگەل لەوە هونەرمەندانی عێراقیش لە براوخۆشی عەرەبەکان ئامادە بوون، ئەوانیش تەقریبەن 10 هونەرمەند. ئەمە تەجروبەیەکی باشە بۆ هونەرمەندانی کورد کە لە بەحرین بۆ یەکەم جارە ئێمە نمایشی کارەکانمان دەکەین. هەڵبەتە بڕگەکان جیاواز بوون، سەردانی چەندین مۆزەخانەمان کردووە لە وڵاتی بەحرین. هەروەها سبەینەیە دوو مەدووە هەیە لەسەر هونەری شێوەکاری پێشکەش ئەکرێ کە ئامادەبوونمان ئەبێت، کارەکانیش بەو شێوە تەواو ئەبێت. سوپاس بۆ هەموو ئەوانەی کە بەم کارە هەستاون هەر لە وەزارەتی سەخافەی ئوردنیەوە لەگەڵ دار ئارت گەلەری لە بەحرین کەمیشان بەیەکەوە کردووە.